و پیرەکە بە عەمر بتەشی ڕستنی خزمەتە پەرستگەها لاڵش دیکە. دام باش بخير هاتن برنامجك دي يا كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن. برنامج إيرو چهارشنبه 4 ماه 5 گلانه 2023 ده برنامه هری داوی بله برنامه بشی کردی لدنگی أمريكا هر دیل سر پلاتفورمین جدا بردوام بن. بانکا ناوەندیە فدرالی دوی چهارشنبه ڕێژەیە قازانجان لەسەر دەینا بچارێکێکی سەدی بلند کرد و نیشان دیارکردن و ڕەنگە بلندکردنا ئاستی قەرزان لەسەر دەینا لە ڤی ئاستی ڕابگرا. ئەف پێنگاف دێ دەمی پێتر بدە دەسەڵاتداران هەتاکو بێتر دەرئەنجامی شکستنین ڤێ داویên بانکان بنرخینن و هەروەسا چاوەڕێی چارەسەرکردنا ناکۆکیên سیاسی لەسەر سەقفی قەرزên ئەمریکا و چاودێریکردنا ئاراستەیە هەڵاوسانی بکن. سەرۆکی بانکە ناوەندیە ئەمریکا جێرم پاوەڵ گوت بانکە ناوەندی هێشتا ئاستی هەڵاوسانی بە ئاستی بلند دزانە. ژمەها سێ ئادارە پاروەرە ئەڤە جارە دەهەیە لەسەر هەف بانکە ناوەندی ئاستی قازانجان لەسەر دەینان هەر بلند دکە. پۆلیس دەبێژە وان ئەو زەلامە گوت کو تەقەدناف ساڵۆنەکە ناوەندەکە تەندروستیدا لە باژارێ ئەتلانتای ویلایەتە جۆرجیا کردبوو و ژنە کوشتی چارژی بریندارکردن. دێ بەیاننامەیەکدا پۆلیسان ڕاگەهاند کو ئێڤاریا دوی چهارشەمێ چەکدارێکی بناوێ دیۆن پاترسن تەمەن 24 ساڵی هاست دەستە سەرکردن. دەسەڵاتداران زانیاری زیاتر نو بەڵاف نەکردن کە چاوا پێترسن هاتیە گرتن. کاربستان گوت ژی وی چەکداری ئۆتۆمبیلێک دزی بوو و ئاژۆت ناوەندی و تەقەل لە 5 خانمان کرد یەک جوان کوشت و یەندێژی بریندارکردن. بتری چند ڕۆژان بەری داوی هاتنە سیاسێتە بناوێ 42 یان بەندە 42 یا سەردەمی سەرۆکی بەری دۆنالد ترامپ حکومەتە سەرۆکی نەها جۆ بایدن هێزین پێتر هەنارتنە سەر سنووری باشووری ئەمریکا. ئەو وێ سیاسەتێ ڕێدەدا ئەمریکا هەتا پەناخوازان ڤەگەڕینتە وڵاتن وان بە ئەگەری نەخۆشیە کۆڤید لەوی سەردەمی. ڕۆژی چوارشەمە لەگەڵ کۆتایی هاتنی پرۆژە یاسای 42 پنتاگۆن دەڵێت یەکەمین 15,000 یەکەی سەربازی هێزی چالاک دەتوانن بە زووترین کات لە هەفتەی داهاتوودا بگەنە سنوورەکە. لەژێر ڕۆشنایی گۆڕانکاریەکانی یانزەی مانگی 5دا و بەرزبوونەوەی پێشبینیەکان وەزارەتی ئاسایشی نیشتیمانی داوای پشتیوانی کرد. پرۆژە یاسای 42 ڕێگەی بە ئەمریکادا کە کۆچبەران ڕەت بکاتەوە لەسەر بنەمای نیگەرانیەکانی پەتای کۆڤید. بەڵام ئەوە چیتر ناتوانرێت بەردەوام بێت لە کاتێکدا باری نائاسایی تەندروستی کۆڤید لە یانزەی مانگی 5دا کۆتایی دێت. هاوکات لە ئێستادا بریکارەکانی دەورەی سنوورەکان دەڵێن بەپەلە پێویستیان بە یارمەتی هەیە بۆ چارەسەرکردنی هەڵکشانی چاوەڕوانکراوی کۆچبەران کە ڕۆژانە دەگاتە زیاتر لە 10,000 کۆچبەر. من پاسەوانی سنووریم بە هێندی پێویست نییە. ژێرخانی تەکنەلۆژیام بە هێندی پێویست نییە. بوارەکانی دیکەم هەیە کە پێم وایە بریکارەکانمان بەڕاستی دۆخی ئاسایشی سنوورەکانیان داخستووە. کۆشکی سپی دەڵێت سەربازەکان بۆ ماوەی 9 ڕۆژ جێگیر دەکرێن بەڵام تەنها بۆ ڕۆڵی پشتیوانیکردنی بریکارەکانی سەر سنوور بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ کۆچبەراندا بکەن. ئەم کارمەندانە ئەرکی کارگێڕی وەک تۆمارکردنی زانیاری و پشتیوانیکردنی کۆگاکان ئەنجام دەدەن. ئەرکەکانی جێبەجێکردنی یاسا ئەنجام نادەن. بەڵام بەڕێوەبەری پێشووی سەرۆک بایدن بۆ بەڕێوەبردنی سنوورەکان ڕەخنە لە بڕیارەکەی ناردنی سەربازەکان دەکات و دەڵێت جێگیرکردنی کارمەندانی سەربازی واتە نەبوونی ئامادەیی بۆ ئەم گواستنەوەیە. دۆخەکە پەرەی سندووە بۆ دۆخێکی نائاسایی گەورەتر کە جارێکی دیکە دەبێتە هۆی دانانی سەربازەکان لە کۆمەڵگە سنووریەکان. کۆماریەکان سەرۆک بایدنیان تاوانبار کردووە بە سوکردنی سنووردارکردنی سنوورەکان و خراپترکردنی ئەم قەیرانە. بەڵام کۆشکی سپی دەڵێت هەر چاکسازێکی گرنگ لە پرسی کۆشدا پێویستە لە کۆنگرێسەوە بڕیاری لەسەر بدرێت نەوەک سەرۆک. مەکسیک ڕەزامەندی دەربڕیوە لەسەر بەردەوام بوون لە وەرگرتنی کۆچبەرانی بەلایانی کەمەوە لە 4 وڵاتەوە کە لەلایەن ئەمریکاوە ڕەت کراونەتەوە. شیکاران دەڵێن ئەمە یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی ببێتە ڕێگر لە بەردەم ئەوانەی کۆش دەکەن بەرەو باکوور. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.
ئەمڕۆ پێشەمە رووسیا ئەمریکای تاوانبار کرد بەوەی کە لە پشت هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوان بوو بۆ سەر کرەملن کە مەبەست لی کوشتنی ولادیمیر پوتین سەرۆکی رووسیا بوو. دمتری پێسکۆف وەتەبێژی کرەملن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ئەو تۆمەتەی خستە پاڵ ئەمریکا و ڕاگەیاند کە پێویستە واشنگتن ئاگداری ئەوە بێتن کە رووسیا دەزانێتن ئەمریکا ئامانجەکان هەڵدەبژێرێتن و ئۆکرانیا تەنها پلانەکانی ئەمریکا جێبەجێ دەکاتن. بەڵام کرملن هیچ بەڵگەیەکی نەخستە ڕووکە پشتگیری لە ئەدعاکانی ڕۆلی ئەمریکا لەو هێرشەدا بکاتن. ئۆکرانیا ڕەتی کردووە کە دەستی لەو ڕووداوەدا هەبتن کاتێک لە گرتە ڤیددیوەکاندا دەرکەوتووە کە دوو درۆن لەسەر کرملن نزیک دەبنەوە و یەکێکیان بە فلاشێکی گەشت تەقیەوە. جیا لە ئیدعاکانی مۆسکۆ سیناریۆی جیاجیا هەند سەبارەت بە ڕووداوی هێرشی درۆن لەسەر کرەملن. ئەو سینۆریانە چین ڕۆژنامەوان و لێکۆلەر موختار نەخشبەندی لە ئۆسلۆ نەرویش ڕاستەخۆ لەگەڵماندایە کاکە موختار ئەم کاتت باش سوپاس بکاتی جەنابەت دەمویست بزانم یعنی شتێکی لە ناکاو بوو کرەملن ببدا ئامانجی درۆنێک لێکدانەوەی جەنابەت. سڵاو ڕێزمەس لە خزمەتەوە بینەرانی بەڕێستانە. خۆ بۆ لیکۆڵینەوە هەمیشە باش لەواکەن کە زانیاری زۆر گرنگە ئەبێ زانیاری دروست و پێویست لە بەردەستدا بێ وە کرێملین تایسە نێوت و ئێمە نازانین کە ئەم فڕۆکەی بێفڕۆکەوانە لە چ جۆرێک بووە لە چه تەکنۆلۆژیای کەڵکی وەرگرووە تابزای نەسەن دەستی ئۆکراین بووە ئەمریکا یارمەتیدا و یانە بۆ نموناگەرم فڕۆکە بێفڕۆکەوانە لە دەرەوەی شاری مۆسکۆیە لە ناو شاری مۆسکۆ فڕی بێت پێویستی بە تەکنۆلۆژیکی زۆر پێشکەوتوو نەبووە بەڵام ئەگەر لە خاکی ئوکراینەوە بەرەو موسکۆ هاتبێت بە دڵنیایەوە تەکنۆلۆژیکی زۆر پێشکەوتووی لە پشت بۆ ئەمریکای زانیاری پێداوە بۆیە بێ ئەم ڕوون بێتەوە کە تەحلیلیکەین و بەگشتی دەتوانین لە سێ ڕوانگەی سیاسی و سەربازی و ئەمنیەتی و ئەم شتە چاو لێ بکەین کە من ئەگەر ئیجازە بن ئەمانە توانی شیکەینەوە بەڵام بۆکو نەزەری خۆم بیڵم پێم وایە ئەمە زیاتر شتێکی سیاسی و خودی رووسیا لە پشتی ئەوە یەکێک لە سیناریۆیەکانە کە بێگومان ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی ڤلادیمیر پوتین و کرەملن دەڵێن کە ئەمە ئەوەی سیناریۆی خۆیان بووە بۆ ئەوەی وەکو چۆن شەرعیەت ڕەوایی بدەن بە هێرشی لەمە و دووە بەتایبەت ڕەنگە لەسەر مەدەنیەکان بن بەو هۆش ئەمریکا هوشداری داوە هاوڵاتیانی خۆیان لەوێ کە ئاگداری خۆیان بن یعنی ئەمە یەکێک ئەوی دیکە وەکو گوتم مۆسکۆ کە دەڵێ هێرشی ئەوانەیە تۆ چۆن ینی کامە نزیکە لە ڕاستی بە پێشکردنەوەی بەڕاستی عەرزم کە چۆن زانیارێکی پێویست لە بەردەستانیە شێوەی ئەم فڕۆکە تەکنۆلۆژیەکەی توانی زۆر یارمەتیمان باکە لێکۆڵینەوە تەحلیلێکی دروستمان بێ بەڵام بە پێم شتانە من زیاتر پێم وایە لە ڕوانگەی سیاسی لە ڕوانگەی سەربازی و ئەمنیەتی و چاو لەم شتە نەکرێت لە ڕوانگەی سیاسیەوە ئەوڵە نەگەر بێم جاینەمە لە بەرژەوەندی کێ بووە کیف حکوومەتی ئوکراین پێم وایە کە لە بەرژەوەندی نییە کە ڕاستەخۆ هێرش کاتە سەر کاخی کرێملین و موسکۆ چون ئەو کاتا بەهانە بە موسکۆدا کە حتمما ئەوانی زلێنسکی کوژن مەقاماتی سەرەوەی ئوکراینی کوژن خۆمە بەهانە بەوەدا و هەروە هێرشەکە زیاکە هەروەها ئەگەر ئەمە کاری ئوکراین بێ وڵاتانی ناتۆ بەشیکانی تر یارمەتی ئوکراین ناکەن نەڵێن کاکە تۆ خەریکی ئێمە بەرەو شەڕێکی جیهانیە بێ بەس لە بواری سیاسیە لە بەرژەوەندی ئوکراینی نابینم ئەم تشتا پێم وایە ئەگەر مەقاماتی ئوکراین بیانەوەی کارێکن هێرشەکەنە سەر کریما لەوێ لە بەرژەوەندیانە نە موسکۆ و پێم وایە ئەم شتە چین لە بەرەو ساڵ یادی کۆتایهێنانی شەڕی جیهانی هەر شتەوە بەڕێزت فەرموود پێم وایە دەوڵەتی پوتین ئێوێ لەمە کەڵک برێ بە خەڵک بڵێت کە ئەوە ئێمە نین ئەم شەڕە پێشاتوە ئابووری ئێوە و ژیانی ئێوە تێکچووە ئەمە چاڕوانیەوە دەکرێت کە یان پێشبینیەوە دەکرێت کە رووسیا زیاتر هێرش بکاتە سەر بۆ نمونە شاری کیفی پایتەخت بە دڵنیایی و هەر لەم هەفتە چەندین جار هێرشەکانی زیاد کردووە دوای ئەم فڕۆکەش هێرشەکانی زیاد کردووە هەم بە ساروخ هەم بە فڕۆکەی بێفڕۆکەوان زیاتر خەریکە فشاری ڕەوانیان بۆ هێنێ بەڵام مەسەلەکە ئالێرە یەک شت گرینگە رووسیا لەوا ترسێ کە ئوکراین هێرشکی بەربڵاو بکات بۆ ئەوەی کە ئەو چەند منتەقە کە ئیسا لە ژێر کۆنتڕۆڵ هێزەکانی رووسیای ئازادی بکات و ئەمەش ئەگەر ئەم بەهانانە یعنی هێرشکردنە سەر کاخی کرێملین و مۆسکۆ بەهانە بە پوتین ئەدات کە ئەگەر پێویست کە هێرشەکە زۆر
خرس بێ ئەمە مەجبور پاشەکشەکەن لە چەکی ناوەکی بئیسلاح تاکتیکی کەڵوە بگرن کەڵک وەربگرن بۆ ئەوەی هێزەکانی ئوکراینی کە ئاماژ لەو مەناتقەی وا شەڕەتیا ئەزم کرد چەکی ناوەکی تاکتیکی نەستراتیژیەکان ئەمانە ئەتوانێت ئەو دەرفەتە بۆ با پێم وایە ئای پوتین زیاتر لە مەسەلە وەکو کارتێکی سیاسی کەڵوەک بگرێت بۆ نێخۆی خۆی و فشارهێنان بە وڵاتانی ناتۆ چون نەزانین نیسا هەندێک لە ناو وڵاتانی ناتۆ هەموو بە یەک هەڵوێست نین بەرامبەر ئەمە شەڕی ئوکراین بەشێکیان بەڕاستی نیگەرانن حەز بە درێژکێشانی ئەم شەڕە ناکەن حتی لە ناو ئەمریکاش ئاغای تۆرامپ ببینی بەردەوام بەس لەواکە هەر ئاخر جاریش ئەم هەفتەی پێشوو کە ئەم شەڕە ئەو بێتە سەرکار کۆتایی پێێنێ پێم وایە پوتین لەم شتانە وەکو کارتێکی سپاداکە مەزێتر لە بەژەندی موسکوا باڵێ ڕۆژنەمەوان و لێکۆلەر مختار نەخشبەندی لە ئۆسلۆ نەرویج لەگەڵمان بوو زۆر سوپاس بۆیەوە دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لێ دامێک و سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان ڕاستی ئالۆزیەکە تند بە و ڕێکابەریەکە تند ji بۆ ژن و هەڵبژاتناخوا ji بۆ سەرۆکاتیا تورکیا لایەنن ئۆپۆزیسیۆنی و ڕێخستنین نەحکومەتی ژی هەوڵێن خوا تند دکن ji بۆ پاراستنا ناوەند و سندۆقین دەنگدانی. لە ئۆفیسی ئیستانبول گروپی چاودێری هەڵبژاردن لە ڕێکخراوی تورکیا جنوبیلەری سەرقاڵی کارکردنن ستافە خۆبەخشەکاندا ئەمەزرێنن تا ڕوون بێت لایەن کەسی پێویستیان لەبەر دەستە بۆ چاودێریکردنی هەڵبژاردنە گشتەکانی تورکیا. ئێستا لە 81 شاردا سیستەمی شوێنی دەنگدانەکە ڕێکدەخرێت لە هەر قوتابخانەیە کەسێکی ڕێکخراوەکەمانی لێ دەبێت پێویستمان بە 200,000 کەسە بەڵام هێشتا نەگەیشتوونێتە ئەم ژمارەیە. گروپەکە لە ڕێگای تەلەڤیزیۆن و ڤیدیۆی ئۆنلاین و زومینەوە کۆبوونەوەی ڕوبەڕوو بە کارمەندەکان دەکەن و ڕایەنەهێنن چاودێرەکان فێرەکرێن کە چۆن ژمارەی دەنگدان لە بنکەکانی هەڵبژاردن کۆبکەنەوە بۆ ئەوەی دڵنیابن لە وردی ئەنجامە فەرمیەکان. وەک گەنجێک ناتوانم بەو شێوەیە بژیم کە خۆم دەمەوێت یا بەو چەشنەی ئارەزووی دەکەم هەروەیە وەک ئەرکێکی سەرشانی خۆم لێرە دەبم تاکو سندوقی دەنگدان بپارێزم چونکە بۆشایی ئەمنی زۆرە. راپرسیەکان ئاماژەن تا دێ هەڵبژاردننی سەرۆکاتی و پەرلەمان تونترە بێتەوە حکومەت دەڵێ هەموو هەنگاوێک نراوە بۆ مسۆگەرکردنی دەنگدانێکی دادپەروەرانە سەرڕای ئەوەش بەرپرسان دەڵێن هێشتا نیگەرانن لەبارەی ئاسایشی دەنگدەر ئەم ڕێکخراوە تیمێکی پارێزەری دامەزراندووە کە هاوکار بن لە چاودێریکردنی دەنگدان تەنانەت خۆبەخشەکانی ڕەوانی ناوچەی هاتای شوێنی بوومەلەرزەکەش کردووە. ئەوانەی لێرە ماولەتەوە نیگەرانیان هەیە و دەڵێن بیر لەوە دەکەینەوە کە دەنگەکانمان دەدزن پێی سەیرە کەسانێکە بن کە دەنگەکانیان بپارێزن وەک خۆبەخشەکان هەرچی لە تواناماندا بێت دەیکەین تا هەڵبژاردنێکی بێغەل و خەش بکرێت لەم ناوچەیە 1000 چاودێرمان داناوە. چاودێران ڕۆڵی ڕێکخراوی تورکیا جنوبیلەری و ئەوانەی دیش کە چاودێری هەڵبژاردنەکانیان کردووە بەرزە نرخێنن ڕۆڵی سەرەکییان هەبووە لە یارمەتیدانی ئەوەی دەنگدانی ساڵی 2019 بە شێوەیەکی دادپەروەریانە هەژمار بکرێت بە تایبەتی لە هەڵبژاردننی شارەوانی ئیستانبول کە گەورەترین چێبرچەی لەسەر بووە. دەرئەنجامی ئەوەش پارتەکەی ئەردۆغان هەژمونی دەیان ساڵەی بەسەر ئەو شارە بەرفراوانەدا لەدەستدا. لەگەڵ پەرەپێدانی بانگەشەکانی هەڵبژاردننی لایەنەکان چاودێران پیان وایە چاودێریکردنی هەڵبژاردنەکان دەتوانێت ڕۆڵی سەرەکی بژێڕێت لە دەرئەنجامێکی دادپەروەرانە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆریان جۆنز لە ئیستانبولەوە. قالوا لسر عاصر رخصني نفنا توعي لسر مجار أو لهي نافند وصندوق دنداني چی گوتن هف چی گوتن هفکار اوزلم یا سگ بمره اوزلم دقیق گلک تشتی گوتن براستی جبرکو افدمکو سر evlehi و انجامن هزبجارتن ترکیه نیخاشتن راپورتنه و نیخاشتنه کرن هری داوی کام جب جل امریکا تیچ گوتم گلم پری امیا پارو بکن هری داوی لج کوارا فورین پالیسی نویسک دریج هاته پیشکش کردن دوی نویسه ده سرنویسان نویسه دبیجه هزبجارتن ترکیه و نه
دادوەر و ئازاد بن دنویسی gelek balkeşe. Balkeşe. Tegotun ku ve nivîsede Erdoğan de destlatdariya 20 salên xwe de gelek caran hewildaye û kiriye destwerdana encam û pêvajoya hilbijartinan kiriye lê hinek caran bi ser neketiye lê di vê hilbijartina çardeh Gulanê de jî dema ku roja hilbijartinê bi nêz dibe zext û givaştinên li ser opozisyonê bi taybet jî ser hilbijarên Kurd zêde dibe. Erdoğan her wiha nod û neh ji weşan û medyaya li Tirkiye ya netewî kontrol dike û wekî cihna de opozisyonê. Her wiha di nivîsê de dexil tiştek balkêş yêdin heye wekî Tirkiyeya Erdoğan binav dike û dibêje ku ihtimal û gelek fîkar hene ku teqez ev hilbijartina ew ne dadwer be lê demokrasiya Tirkiye xeteriyê de ye lê encam nebeliye. Ez dixwazim tiştek dibêjim dexil li ser bi taybetî li ser parastina sandoqan wekî tizanî me berê jî nîqaş kirbû gelek rêxistinên navneteweyî bi taybet jî rêxistina hevkarî û evlekariya Yektiya Awropa agit yani jêr dibêjin. Li Tirkiye hinek şopandın kırıbın çubun likadan, şopandın kırıbın çavderi kırıbın bir partiyen siyasi o opozisyonu reji akıfibun. Uluver şunda raporek veşandın u gotun ji 26 velatin endam ye vi rexistine ev nezi çarset çavderi navneteveyi roja bere u de roja hilbijartine de çavderiye bakın her waha gelek rexistinin navneteveyi yen sivil u mafanji tevi Amerika gelek pisporen xu u çavderin xwe dişinin Türkiye ku van fîkaran di cih de bişopînin dexil. Ozdan babeteke sirjrakîş awa ku de tweetekê da hevserokê berî HDP Selahattin Demirtaş gotiya wê dengê xwe bida Kiliçdar Oğlu. Yani dixwazim bizanim kanî ittifaqa neteweya Kiliçdar Oğlu çi dibêje û Erdogan çi dibêje li ser vê ragihandina ku gelkê balkêj bûye ku Veli dexil bi rastî doşev yani bi saeta me doşev Demirtaş ev peyama bi tweeta li ser Twitter'a xwe weşand û wek bangê Kılıçdaroğlu kır gotku sezdemin serokomare Türkiye ji Kılıçdaroğlu ra got û gotku xwedê rêkate vekrî bike ez ji dil bawer dikim ku tine dawî li vê dabeşkirinan nava cîvakê bînî û aştiya di nava cîvakê de ji nû ve ava bike. Her wa Kılıçdaroğlu got ku em ê ez ê dengê xwe ji bo vê yekê tine aramî û aştiyê jî bînî Tirkiye ez ê dengê xwe bidim te. Her wa da tweeta dudiya da Demirtaş veneyek weşand ku logoya Kılıçdaroğlu heye andınji partiya çepya keskeye. Denge Kılıçdaroğlu denge partiya çepya keskira. Ev jî di nava 2 saate da daxil tene 10 milyon kesan ev tweeta par ve kır û şopand bu gelek sedema hem bertekên erenî hem jî neyînî. Bed ji Kiliçdaroğlu û tifaqawî erenî ji Erdogan erenî. Min dixwast ez ronkirinekê bidim ozlim ser vênan mesela tweetên peyamên Twitterê ku Selahattin Demirtaş de ew jî bi rê Twitter wî tune de bi rêka parêzerên xwe de çûku dema diçin ew axiftinê dibêje wan ew axiftina wî dikin peyamê wî Twitterê li ser hesaba wî ya Twitterê. Min dixwast basî rapirsîn dayê bikî îşmara. Dexil bi rastî îro roja dawiyê li Tirkiye ku rapirsîn têne weşandin li gor rêgezên lijneya hilbijartinên yê Tirkiye ji vir şûnda tı rapirsîn yan jî propaganda jêr dibêjin ew ê nê weşandin. Di vê hefteyê de tevî îro bi tevahî 15 rapirsîn menirxan. Li gor vê 15 navengiya va 15 rapirsînan tenê di 3 rapirsînan de
Erdoğan da peşiye de Reza Yekiye de koyadaki Kılıçdaroğlu de domuzdan da peşiye de. Asya hem Türkiye yani ser cin. Nada asla hem Türkiye. Bu Serokomariye ezdebejim. Le hejaye gotuneye ku ne Erdoğan ne ji Kılıçdaroğlu jisedi penci koyana ku derbaz bakın. Ku de dora Yekiye de hilbijatne de kursiya Serokomariye bir dest bakın. Ka emveren Reza Partiyan ji le de Reza Partiyan de koyadaki Partiya Erdoğan AKP de Reza Yekiye'ye, A Kılıçdaroğlu CHP de Reza Düdyada'ya, o Yeşil Sol Parti ya Partiya Çepya Kesk A HDP, ji de Reza Sisyan'da'ya. O zaman tezani İran برنامه داویه. راسته. هلبت باشه کردی دنگی امریکا و بردامی بداو بشیوه جدا لی برنامه داویه کرد کنکشن کتا رولک بتای بتیجی دپشتی ارتهاجین لترکیه چی بیل مهادو و حتی نها مثلا هالبرتارتنا دجی ترولک گلکی گرین کبو بدو خاص لبی تلیویز بیجم گلکی سپاس ترا. ایجی گلک سپاس دکم ev derfete gelek başbuku من هم بخوکی روزنامه‌وانک تجربه‌یک گرینگ بدست هم جی موانوچین گرینگ و کریتیک به تماشاوانی خوره پروه کرده خیل گلک سپاس براسیج یعنی آلیکاریت گلکی بو شوپاندنا تذکر جبوهم ارتجه بو هالبجاتنا جی گلکی برنامه دولمند کرد جارك دي سپاس و امید گلک سپاس دکم جبو هموتیما برنامه گلک سپاس دکم بله ایران سالوگرا کمکجیا سال 1938 یا درسمی د ایریشا دولتی دا لسر سرهلدانا سید رضا 13000 کس هاتن کشتن نها پیانرا دنگی امریکا خجان فارقین جد درسمی بمره یا خجی دم باش یعنی لسر بی روژه چی تکرین و کاری چش مره بیجی بله دم باش دخیل بله ایرو 86 سالوگرا کمکجیا درسمیه کو بریا 11 سالان وقتی کو وزیر بو سرکومار ترکیه رجب اردوغان گوت بو کو هنگی بلگین فرمی بلاف کربو نشان دابو گوت بو از سر ناو دولت لیبرند خوزم جبر به قتل عامه وکی کتاج دست نشان کر 13000 زیاده تر کس ناو 2 سالاندا ناو تنکی دا عسکری دا یعنی کم تکرم بینش 5000 زیاده تر اودم لشکران شاندبون و دوره یعنی هم درسیم ملتی و سواز و بینگول و نافچه وان اولو در 2 سالان زیاده تر اپراسیون لشکری دوام کربو و دو هیام دا از کارم بینشم که اپراسیون اسمانی جیشه ببو بوم باران کربون جالی کچا مانویا آتاتورک ناوی صبح گرچنه و یکمین پیلوتاژنا ترکیه جدید خو سرناوی بالافرگاه کجاتی چکرن دوی هیام دا جن مر زارو کال پیر فرق ناکس 10000 کس هاتبون قتل کرن مخابن افشمی لپش مکون دبینا ویا چمی منظره درسی منظره کو چوی سرکه بی باجره تبحث کرن او چافکانین دیروکید بشن افشم بروجان خوینا سور هرکیه 11000 زیاده ترش خو پشتی هیامشون دا قانون سرگون جدات خن 11000 زیاده تر جوچاخ خلقین درسی متن سرگون کرن دیروک ناس بشن اصل خدا اویا دوامیا سرهلدانا کوچ کریه و همان دمه دا تشیر ارمنیان دا نزدیک 3000 ارمنی خو سپارت بوموان آخا و کردن عربی الودروان پاراس بوم پچکی او مجرات الهلدان جهبو لم خابن انجام گلک گرام بو ناوی باجار هاتا گوهرتن کرن تونجلی جوی سالشون دا او در تونجلیه بیرو باوریا خلق ودر دا هر دم او در درسیمه ایرو پارتیان سیاسی وکید ریخستنین سیویل ریخستنین علویان او میدان سید رضا کوزانی پیشنگا و سرهلدان بو او دگل کره خو و دگل چرح حوالی خود سال 1937 دا پاز مجدد پاز ایلون ده هاتون سداره کرن کو ایرو هجی مزلیوان نایزانین لجی میدان کو پیکری و هيا بیر انینه کی چه بیر انینه کا بگرسی جورو 2 ساعت شون داخل خاطر من خاص از بزانم يعني تبحث علويات كلها بنا علويه على ديرسمي
جبر چیکو کمال کلجدار اوغلو کو نامزد سروکاتیه و بخوا اصلیویجی علویه لور کمپین هالبجاتنا ناکل لور بروجه کوسع نهات يور راسته يعني جبوي درسميان كنت زاني كردن علوينا وكي زرافاجي كرمانجي وزازاكي جيل في دورتي اخافتن كمال كلشتار ولد اصلي خداش عشيره كريشيانه وكريشان وكي ديجي وكي بير يعني وكي بيشنجي في عشيرتي ناس كرن يعني علي اولا يعني علي باوريا عربيتي داجي اسكارم بشم كول جيكه تايبته جبر صدمه براستي جبوي حميد درسميان شانازيه كمازنك كمال كلشتار اوغلو او قومك 86 سال برج في درا هاتبون يعني بكمكجيك مثلا روبرو مابون بالدست دسلاتيا بارتيا جاليا كوماري جهبي ودمه يرود همان بارتي ده بيس سروك و همان بارتي ده ويا نامزد سروك كوماري جبوان جي سر بلنديه ليز باورتكم دوزه مهدا لارزنجانه يعني ارزنجان ابجي باجركي نزي في درايا يعني تيغوتن جبركو لبدرا ميدانه كي مازنين وندو بينا حمي كاون يعني نجيكي راستنا البدرة قاسو كم بناف خلقي داج خبر دادن دبيجن كو وكي تو ازما دس نشانكر سلاتين دمرتا شواب اشكره پشتبانيا خواج بو سر کوماری راگ هاندیج بو کمال کلشتاروغلو دی گوتند اصلی خدا کمال کلشتاروغلو ج ناخوزه ریل فدراج بو پارتیا چپا کسک تانگ بك والهفكرنا كاب او هي يعني الفدرا دحشت مهدا پارتیا چپا کسک فدرا میتینگ کا گرسیب که وهفجینا سلاتين دمرتاش باشاك دمرتاش ور الفدرا يكج اخافتانم به يعني بلان هي يعني اگر ورد دوزه مهدا اللي هيج ابنها تي بشتراس كن يرو من برنامج جهه راز اخوي مو بحث كرجو احتمال هي كنا ارزنجاني بك هلبت درسمي فرد خوزن بدربن جبركو قالوا بيروان فر زيدا كمال كلشتر جنجي وانجي حزكن اللي قالوا بيري بدرا ج رها از بجم جهه بيتن كوش خو برانيان بجم دنجي خو بدن بيرو كوساب نافت كن في باجر شيرا هلبت الكودر بجيز باورتكم 2 ساعات شون يعني ساعتك 2 ساعات باجرك يجدور شيء ايش بدرا دسا بحزران كاس هرن يعني بيشوات يمكن هرن لباوي هرن دخوازن خو بگهیننوی لی داویه دا نتنج بود درسمه سرو کمال کلشتاروغلو ایدوبیه يعني نامزدك بربچاو حمی کسین که دخوازن جوید سلاتیه هی بداوی ببه خجی امریکاش بشی کردی او بو برنامه ما کرد کانکشن از ام توی بردوام بی لسركاري خوالي من خاص از دليفي بدم تتكات شبيجي ديفي بشتي ام قال كي سباسات كانوا ام جي قال كي بيناسيني برول تدك الدوله ما ذكرنا برنامج مدى اجي قالك سباست كم براستي جاب صالانه برنامج كورت كونكشن دب اويك زندي واويك راد فيديو رابورتان ام بشتار دبن جبوي مجديه شانازي بالشخص من براستي جبوي من تجربه كي سرنجام كي قالك باش بو از خمگینم دلش کسی مد علی كده کو برنامه بداوي كرن لازم برنامه رنگین تر اچ و اجي سپاس که جبوي خدمت تجربه کو تجي پیشکشوان و برنامه دلال بو جبوي تجربه حمي هفکارن کو دوی برنامه دا خدمت کنه که دان چه بیس فاسد کمش بون همش جبور به نکوید رسالت سپاس بوده خماینه خو امید بردوام بنو امی هیچ دارم بشوین دی بکاربن بله اجازه سبا کاری خو بدون من قال سپاس خجا فارقين جد درس بمره بو سپاس سپاس زایلی دهنان برنامه‌ی فرهنگی و هنری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتە لەگەڵمان. وەزارەتە دەرەوەیە ئەمریکا دوی چارشەمێ هۆشداری دا و بێزکردنە پەیوەندیان دنێڤەرە ئێران و حکومەتە سووریدا دبەجێ خەم و نیگەرانیەکە مەزن ژ جیهانی ڕا داخوایانە وەزارەتە دەرەوەیە ئەمریکی پشتی یەکەم سەردانە سەرۆکی ئیران ئیبراهیم ڕەئیسی بوو ji بۆ سووریا پشتی دەستپێکردنا شەڕی سووریا لە ساڵە 2011 لە شامێ ڕەئیسی بە سەرۆکی سووری بەشار الئەسەد ڕاجڤیە ئەف سەردان هەفدەمی هەوڵین باشکردنا پەیوەندی شامێ
نەیە دیگەڵ وڵاتێنە عەرەبان بێکار بدەستین سووری دەبێژن هەر پێنگاڤک بەرەو باشکردنا تێکەلیە شامی و ئەنکەرێ دەبێ پشتی رازیبوونا تورکیا با لەسەر دەست پێکردنا ڤەکێشانە هەزاران سەربازین تورکیە لە هەرێمن لەژێر دەستێ سەرهەڵدان لە باکوورێ ڕۆژئاوا سووریا. ئەو پەنابەرە سووریانەی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە لوبنان دەست بەسەر دەکرێن و دیپۆر دەکرێنەوە لە کاتی گەڕانەوەیان بۆ بە زۆرە ملی بۆ زیری خۆیان لە سووریا تووشی چەوسانەوە دەبن. بەپێی سەرچاوەکانە و پەنابەرە سووریانی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە لوبنان دەست بەسەر کراون و سنوورداش کراونەتەوە لە کاتی گەڕانەوەیاندا بۆ زیێتی خۆیان کە شەڕ و وێرانی کردووە دووچاری دەستگیرکردن و بە سەربازکردن دەبنەوە. ئەو بانگەشەیەی کە دەسەڵاتدارانی لوبنان دەیکەن کە گوایە ئەو کەسانەی سنوورداش دەکرێنەوە تاوانبارن درۆیە. ژنان سنوورداش کراونەتەوە، منداڵان سنوورداش کراونەتەوە. پێناچێت هیچ جیاوازیەک لە نێوان تاکەکاندا هەبێ. هیچ هۆکارێکیان لەو بارەیەوە نەوتووە. ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی دەڵێت ئەو سنوورداشکردنەوەیە پێشێلکاریشی ڕوونە لەلایەن لوبنانەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە بەپێی ئەو بنەمایی کە نابێت بە زۆرم لێ خەڵک بگەڕێنرێتەوە. ئەم یاسایان ڕێگری لە وڵاتان دەکات بە زۆر هەر کەسێک بگەڕێنێتەوە بۆ وڵاتێک کە ڕوبەڕووی چەوسانەوە بێتەوە. بە هیچ شێوەیەک هیچ بیانوێک نییە بۆ ئەوەی لوبنان پابەندە یاساییە نێودەوڵەتیەکەی پێشیل بکە بە گەڕانەوەی پەنابەران بە خێرایی و بە زۆر بۆ وڵاتێک کە تێیدا ترسیان لە چەوسانەوە و ئەشکەنجەدان هەیە. سوپای لوبنان کە بەپێی راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی و کارمەندانی فریاگوزاری و شایەت حاڵەکان ڕاگواستنەکان ئەنجام دەدەن ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن لەو بارەیەوە. ئێمە ئەمە وەک تاکتیکێکی سەرقاڵکردن دەبینین بۆ شکستە ڕاستەقینەکانی دەوڵەتی لوبنان بۆ دابینکردنی پێداویستیەکانی هاوڵاتیانی خۆی لەبری ئەوەی تووڕەیی هاوڵاتیان سەبارەت بە دۆخی ئابووری و کۆمەڵایەتی وڵاتەکە بەرەو دەوڵەتەکەیان ئاراستە بکەن کە بەرپرسە لە دابینکردنی ئەو مافانە. لە ڕاستیدا گفتوگۆکە بە تەواوی بە ئاراستەیەکی جیاوازدا دەگوازرێتەوە بۆ ئەوەی سنگ بخرێتە سەر پەنابەران وەک ئەوەی هۆکاری ئەو قەیرانە ئابووریە کۆمەڵایەتیە بن کە ئەمڕۆ لێرەدا تێیدا دەژین و ئەوەش درۆیە. لوبنان شوێنی نیشتەجێبوونی نزیکەی 800,000 سووریا کە لە دەستگای پەنابەرانی نەتەوەی گرتوەکان UNHCR تۆمارکراون و لە دوای سەرهەڵدانی شەڕەکانی ساڵی 2011ەوە هەڵاتون. دەسەڵاتدارانی لوبنان دەڵێن ژماری ڕاستەقینەی سووریەکانی وڵاتەکەیان 2 ملیۆن کەسە. لەم دوایانەدا بە تایبەتی لە وەتەی قەیرانی ئابووری لە لوبنان دەست پێ کردووە هەستی جەماوری بە جۆرێک ژەهراوی بوون. هەموو کەسێک تووشی جۆرێک لە بێهێوایی بوون. هەندێک کەس سوودیان لەوە وەرگرت و دەستیان کرد بە هاندانی بابەتی پەنابەران و بارگرانیەکەی. هەندێکیان دەڵێن ئازیزانیان لەلایەن فێرقەی چوارەمی سوپای سووریاوە دەست بەسەر کراون کە برای بەشار ئەسەدی سەرۆکی سووریایە سەرپەرشتی دەکات و بەهۆی پێشەرکردنی مافەکانەوە سزای بەسەردا سەپێنراوە. بۆ من هەر لە وەدەی حکوومەتی لوبنان دەستی بەسەر مامەڵەکاندا گردووە هەموو شێوازی ژیانم گۆڕی کەمتر کۆمەڵایەتی بوو تەنانەت کەمتر بوێریم هەیە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکدا. کۆمسیۆنی لێکۆڵینی نەتەوەی گرتوەکان لە مانگی سێدا ڕایگەیاندووە کە سووریا هێشتا شوێنێکی سەلامت نییە بۆ گەڕانەوە بەشێکی بەهۆی بەردەوام بوونی دەست بەسەرکردن و پێشەرکردنی مافەکانەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوەیە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. بەڵێ تەماشەوان هێژا وەکومە دەستپێکە بەرنامی گوتی ئەم دووبارە دەکەن و ئیرۆ دێ بەرنامە داویە کورد کۆنەکشن بە لێ ئەم پشتڕاست دەکەن و بەرنامین کوردی یان بەرنامە بەشی کوردی لە دەنگی ئەمریکا هەر دێ بەردەوام و ئەمژی دێ بەردەوام بن لەسەر بەرنامان لێ بە شێوەیەکی دی بە پتریاوێ لەسەر دیجیتال میدیا وەکو دەبێژن سوشیال میدیا جیڤاکی و بە شێوەیە دیژی ئەمێ هەم راپۆرتان بکن و هەم ژی هەر کارێکی میدیای هەنا ئەمێ بکن و بەهرابەترژی بکار بن چیرۆکێن ئەمریکایان یان ڕوودانین ئەمریکا بگەهێنن گوهدار و تەماشەوانین خۆ بە شێوەیەن جودا جودا لەلوێ دەریڤەیە من دەخواست ئەز یەک ژێ هەفکارین خوا کو لە دەستپێکە بەرنامێتم دەگەڵ من بووە بە شێوەیەن جودا ڕۆل هەبووە هێرو زەنگە نەها بمەڕە هێرۆ بەخێر بیت ئەستۆدیۆ زۆر سوپاس دەکەم ینی پێش هەموو شتێک دەتوانم بڵێم سوپاس دەکەم بە شانازیەوە و
زۆریش هەموو کاتێک دڵم خۆش بکە پێکەوە بەرنامە بکەین و بەشدار لە بەرنامەکەدا لەو کاتێک کە لەگەڵ منە وەکو بێژەری بەرنامەکە بووی. بەڵام ئێستا تۆ باسی ئەزمموی خۆت بکەیت لەگەڵ کورد کۆنەکشن چۆن بوو؟ بەڵێ دەخیل سەرەتا کورد کۆنەکشن ینی ئەزمموونێکی یەکەم ئەزمموی من بۆ کارکردن لە تەلەڤیزیۆن، ینی لە کورد کۆنەکشن لە سەرەتاوە فێری کارکردن بووم، ینی کارکردنی تەلەڤیزیۆن چۆنە سەرەتاوەکو دەزانی کە هاوکاریمانە کرد لە پشتی کامێرەوە وەکو چۆنەڵی ناوەکان دانین یا هەروەها وەکو پرامتەر و ئەو بەو شێوەیە ئەمجا دەستم کرد کە بەوەی راپۆرتم دروستە کرد لە سەرەتاوە و پاشانیش ئەو دەرفەتەم بۆ ڕەخسا کە ببم بە پێشکەشکار لەگەڵ جەنابتا بەرنامەکەمان پێشکەشە کردووە بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ هاوکارانی تریشا ئەو کارم کرد. ینی ئەزمموونێکی زۆر نییە بوو لە دنیای با بڵێن ڕۆژنامەوانی و ئەوانە بۆ من کورد کۆنەکشن لە کورد کۆنەکشنەوە زۆر شت فێر بووم بەڕاستی. منیش زۆر بەشانازیوە دەڵێم و لە ناخی دڵمەوە دەڵێم تۆ لەگەڵ هەموو هاوکارانی بەشی کوردی ئەمریکا زۆر یارمەتی دەربوون و زۆرشم پێخۆش بوو ڕۆژانە لەگەڵیانە کار بکەم. دەخیل با ئەمجا من پرسیار لە تۆ بکەم ئەوە کورد کۆنەکشن بوو بە 10 ساڵ کورد کۆنەکشن نزیکەی 10 ساڵە با بڵێن وابزانم زیاتر لە 10 ساڵە کە بە دەست پێشخەری تۆ کە یەکەم ئەزمموی بەشی کوردی بوو ئێمە دەستمان بە تەلەڤیزیۆن کرد دەست پێشخەریت کرد بۆ ئەم بەرنامەیە ئەو کاتەکە دەستت پێ کرد. دەمێ بزانم کەی سەرەتا چۆن دەستت پێ کرد چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هات ینی دەمێ بزانم من ئەزانم بەڵام ئەمەوێ با بڵێن بە بینەرانی ئێمە بڵێ. بەڵێ ئێرۆ بەڕاستی لە ساڵی 2013 بوو وابزانم مانجی سەرەتای 2013 بوو بەرەبەرە دەنگی ئەمریکا باگشتی بەرەو تەلەڤیزیۆن دەڕوا هەندی بەشەکان زمانەکان تەلەڤیزیۆنیان هەبوو بەڵام زۆر کەم بوو. ئێمەش دەستمان پێ کرد وەکو چۆن ڕێگا بە ئێمە درا کە هەندی ڤیدیۆ دروستکەن جارجاران ڤیدیۆکە ئامادە بوو تەنها بە کوردی وەکو وەرگەڕاندنی زمانی کوردیمان دەکرد و هەمان ڤیدیۆکە هەندی جارش دەروا بوو کە بتونە دەرەوە ئێمە خۆمان بکەین. جارێ لە بۆنەیەکی زۆر گرنگ بوو ئەوەی ناوەندی بەدرخان کە لە کوردستان هاتوو بوو ئێرە لە واشنگتن فستیڤالێکی ساڵانەیان دەکرد هەموو ساڵێک ئەو وەختانە لە شارێک لە وڵاتێک بوو لە ئەمریکا بوو لە 2013 بوو من لەگەڵ یەکێک لە دەرهێنەران و ئەوانەی کە کامیرەمان بوون ئامش پێدەڵێن یەکێک لە کارمەندانی بەشی خۆمان بوو بەشەکانیوە لەگەڵ من هاتبوو ئەوجا لەوێ راپۆرتێکمان دروست کرد لەسەر کاری فستیڤال و ئەوانەی بەشدار و بابەتەکان وانە پیرۆکاوی گوتی بۆ بەرنامەیەک دروست نەکەین گوتم ئاخر ئیمکانیاتەوە دەبێ ڕەزامەندی وەرگینەوە بە هەر حاڵ دەستمان پێ کرد بە بەرنامەیەکی نمونەیە یعنی وەکو نمونەیەکمان دروست کرد بە ناویشمان ناکورد کۆنەکشن مەبەست ئەوە بوو بەکاربەدەستان ناوەکە یعنی چی بوو مەسەلا ئەم کورد کۆنەکشنە زۆر جار پرسیارمان لێکراوە ینی کورد کۆنەکشن لە چێوە هات ئەم ناوە ئەم بیرۆکەی بوو فکرەیەک بوو بۆ ئەوەی کە بە کاربەدەستانی خۆمان بڵین لە بەشەکانی وەکو بڵین ئیدارە پێمان بڵین کە ئێمە لە بەشی کوردی دەتوانین بەرنامەیەک بکەین بەرنامەی تەلەڤیزیۆنی بکەین بەم شێوەیە ئەوجا بۆ ئەوەی بۆیان ئاسان بێ هەرناوە ئەنگلیزیەکەیماننا کورد کۆنەکشن ینی با بڵین پێکەوە بەستنی کوردەکان گەورەم هەبوو لە ناوەکەدا جار بە ئەنگلیزی جار بە کوردی ئەوم دەکرد زۆر ئەوە نەبوو بەڵام وەکو ناوە ئەنگلیزیەکەی جێگیر بوو کە ویسمان بیگۆڕین کە بوو بە بەرنامەیەکی دروست ویسمان بیگۆڕین گوتیان نەخێر هەر ئەمە ناوێکی دروستە ئەوە ناوەکەی بەو شێوەیە بوو ئەو وەختەش وەکو گوتم ئامش چەند بەرنامەی ئامادەی کرد پێکەوە لەگەڵ هەم وەکو وێنەگرتن هەمیش وەکو ئەدیتکردنی ڤیدیۆ دوای ئەوە کوڕێکی گەنجی ئەلسەلڤادۆری بوو هێنری هێرناندز برادری هەمومان بوو ئەوە بوو دەستی کرد بە ئەدیتکردنی ڤیدیۆ بەڵێ ئیتر ئەوە بوو بەرنامەکە دەست پێ کرد بەڵام دوای ئەوە کابینیان و چەند جار وەکو بڵین بەرپرسان بەرنامەکەیان بینی و پرسیاریان کردی بوو بەرنامەیەکی 12 دقیقەی هەفتانە بەڵێ بیرمە سەرەتا و تەنها لە ئۆنلاینش بڵاوکردەوە هەڵسەر وێبسایت و لەسەر سوشەل میدیا ئەومانان دادەنا
قناعتیان هێنا کە ڕاستە ئەمە دەتوانین بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ئەوە بڕیارماندا لە کەناڵێکی وەکو بڵێن چی بڵێن ئەفلیێت یعنی بە بڵێن لەگەڵ ئەمە هاوکار بکات و بۆمان بڵاوکاتەوە بڵێ باسمان کرد ئەو وەختە بیری ئەوەمان کرد NRT ڕازی بوو چوینە کوردستان 2015 چوینە کوردستان و ئەوانە ڕازی بوو کە بەرنامەکە وەرگرن ڕاستەوخۆ بەستم لەو کاتۆ لە 2015 دەستمان بە پەخشی ڕاستەوخۆ کرد چەندێکە لە NRT ڕاوەستاوە بڵێ دەخیل ینی زۆر شتمان بینی لە کاتی ئەم بەرنامەیە هەستان لە خەو ساعت 2 شەو بێ بۆ سەرکار و هەروەها کۆمەڵێک یعنی ئەزمموی نوێ کۆمەڵێک بەسەرهاتمان بەسەرهات خۆش و ناخۆشیش لەوانە دەمێ بزانم کورد کۆنێکشن و ئەمڕۆ با بڵێن دوا بەرنامەی کورد کۆنێکشنە تۆ چیت بیرە خاتەوە بەخوا زۆر هێرو گیان بەڵام یەکی لە شتە سەیرەکانەوە بوو ڕۆژێ میوانێکم هەبوو کوردێک بوو لە نیویۆرک لە ستودیو نیویۆرک گوتمان لە نیویۆرک بگوتمان بڕۆ لە ستودیۆ بوو خۆت چوونە ستودیۆ و دەستگایەکی حکوومەت و تر زۆر ڕێشوێنی ئەوەیە ئاسانیە برادرەکەشمان لە ستودیو بوو دەست پێکرد دەسەر بابەتێک پەیوەست بە سووریەوەوانە میوانەکەم وەڵامی دەدایەوە قسم لەگەڵا دەکرد کە بوو بە بابەتی پرسیار و ئەوانە هەستی بە ئیحراجی کرد ئەو جا هەر هاتو دەستی بۆ ئەوەی بەدەستی بۆ مایکەکەی بەدەستی بۆەوەی بێت و هیچ لێک تێنەگەشتین نەمزانی ئەو شتی دەرینە بەڵام زانیم 100% زانیم کە ئەم برادرە ناوێ وەڵام بداتەوە ناوێ بەشدار بێت ئەو جا ئەوە بوو تا دەرهێت برادرانی دەرهێنان پێیان بڵێم بیبرنەوە تەواو قسە لەگەڵی ناکەم کە ینی مەسەلەکە مەسەلەی تەکنیکی نییە کە بڵێ دەنگیان دەنگ پێ ناکاتن بیبرنەوە هەراجێکی زەر گەورە بوو بۆ منیش بەڵێ دەخیل زۆر شتمان بەسەراتەوە بەڵام ئەوەی کە بیرم ناچێتەوە جارێکیان لە ستودیۆ ڕاست ڕەنگە بسەنم بینەران هەست بەم شتانە نەکەن جاری وایە کە تۆ پێکەنی نەتگرێ یا شتێک ڕووەدا لەو کاتەیە یەکێک لە میوانەکانم لێ بوو نازانم کێشەی کورسەکەی هەبوو لە پڕێکا کاتێکە قسەم لەگەڵە کرد کورسەکە هاتە خوارەوە بەڕاستی یعنی نازانم چۆن توانیم بەردەوام بم لەو توێژەکە شتێکی ئەو یعنی ئەوم قەت بیر ناچێتەوە ئەزمونە کە لە ناو ستودیۆ بەسرم هات لە کاتی بەرنامەی کورد کۆنێکشن هێرو دەمیست باسی ئەوە بکەم کە ئێمە بەردەوام بین لەسەر بەرنامەکانمان بەردەوام دەبین لەسەر پرۆدیوسکردن یان دەرهێنانی راپۆرت و بەڵێ بە شێوازی جیاو بە تایبەتیش بە سوودوەرگرتن لە دیجیتال میدیا و خۆتش ئێستا ماوەیەکی درێژە لەسەر دیجیتال میدیای بەشی کوردەنگی ئەمریکا کارەکەی بەڵێ دەخیل بەڵێ ئەزانی یەکشت هەیە ئێمە ئەو کاتی ئاماژەمان پێکرد کە رادیۆ بە تەواوەتی بەرەو نەمان ئەڕۆی ئێمە ئەو کاتە هاتین کە دەستمان بەبێ هیچ با بڵێن ئەزمونێکی پێشوەختە ئێمە دەستمان بە تەلەڤیزیۆن کرد و بەرنامەی کورد کۆنێکشنمان کرد بەڵام ئێستا دیجیتال میدیا لە هەموو جیهانا پێشکەوتووە زیاتر شتەکان با بڵێن چۆتە سەر مەسەلەی دیجیتال میدیا بۆی بتوانین پەیامەکانی خۆمان بگەێنین ئێمە دوو ماڵپەڕمانەیە ماڵپەڕی سۆرانی و ماڵپەڕی کرمانجیمانەیە بەردەوامە بین لەسەر ئەو شتانی کە مەبەستمانە ئەو شتە گرنگانی جیهان و بەڕێگای ماڵپەڕەکانی خۆمان و تۆڕە کۆمەڵایەتەکانە بەردەوامە بین لە بڵاوکردنەوەیان سوپاس دەکەم زۆر بەشانەزیوە کە باسی بەرنامەکە دەکەم بیر بێتەوە و بەتابەتیش ڕۆژی یەکەم کاتی تێرە پێکەوە هاتین ڕۆژی یەکەمی خۆت کاتی تێرە ڕۆژی کارکردن بەڵێ سوپاس بۆ تۆ دەخیل سوپاس. واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. خلمەتکارەکە هەفتی ساڵی لە لاڵشێ بتەشی ڕستنی خزمەتا vê perstgehê dika Peyamberê Dengê Amerîka kawa Umer Çirrokawê vedgêra. Fermana serçayê şingalê Digel teşî ristinê ew xem û kovanên xwe dertyetin û dengê xwe digel êstêrên ji cavên wê tê nexar li ber dergehê Şêx Şems li Lalişa Nûranî. وهون شوانا برخودين وقوتا خدانيو ألا كخودي ببي دزي كوفتي ليد برماراشي خارينا
شخودي قبولا على بينا مبان درد كبيا نوها يقرز الدنيا نبو دایشرین ماوی زدتری 10 سالانه او لالشا نورانی به شو و روش جیانا خواه ادبت سر دسپیکا هاتنا دایشرین بو لالش او کار درست کرنا فتیلاند کتنو بی برانبر فتیلا جپانبی سرشتی درست کتن هلبت لالش روزانه زدتری 306 فتیل تینه هل کرن بگوری جمارا روژن ساله لو ما دایشرین بی راوستیان او کارت کتنو هرچنده پیراتی باندورکا برجاف لکاری ویکریه لی دزبردار نبویه بخیره خوده و تشیه از ابرهم و خوده و شیخاری مساعدت که فاتیلنو دزیگنوش بی گلی همو که رو یکی که میتاج به بخیره ناوی خوده وی گلی شیخا که دمیتی هموش وی گلی ره بخیره خوده با نشان آیا دو اولا ازدیان دا ین وکو دایشرین بخلمتکار تهنه ناس کرنو کاروان به پیروزی لقلم دن اگر او تشتم ربي تعالى جي رازي هكا مكربن الوي الدنيا هطا كون هيا دي اسي موجود بم أفا نفسر في أساسي داشرين في خدمتك كت وقت سلطان شيخاوي هطانوكا سرفي أساسي بامبوي هاتي تشيكرنا سرفي أساسي داشرين سروان عادات وتقاليد سلطان شيخادي بوما داناين بوما يعني بريفت بس روزانه خواسته که اگجار زور لسر برهم دستین دایشرین هیا و بتایبت ججنو هلکفتان دانو نخواست ما لسر سالا ازدیان جبرکو دگل روش آوابون چرا دهین هلکرن به اوان فتیلا و دایشرین وکو هر جنکا ازدی بجدار دبید کاوا عمر دنگ امریکا پرزدیها لالش شویدی به هلکفتا تاج گلینه عشا چارلز ساعتا بیگ بن یا لندنی برونهیان هات خملاندن افسم بولا بناو دنگا بریطانیا بجماره که رنگان ينكو بدو هفت روناهي هات هالكرن بري رو رسمين رجا يك شم يكو ديوان جيران هر شف او خلكي لندني ديوان روناهيان ببينا جحفتني في ايفاري حتى دهي شفي وديل رجا شموي لويست منستر ابي تاج لسرسري شار تشارلز اسيام وهفجيناوي كاملا ورن دانين بله تماشاوان لنهجا وکم من دست پیکا برنامه گویی و دوباره کدی به برنامه دا کو ایرو برنامه داوی یا کورت کنکشنه لوی چند دقیقه داوی من دخست از گل کی سپاسی هموان هفکاری تو خواب بکم کو کار لگل میکنی لی بری وانجی من دخست از سپاسی و بکم کو اون تماشاوانین و برنامه بون بو نزیکی دم 10 سالان او هفکارین کو دگل من کار کرین ل از برای پشت کامری بحث بکن که در هینان دابون حیدر کریم کو چندین جارا بجداری برنامه بو شایان پاشا بو هریس خاندان رونی حسن و یک جه خورتین کو سلوادوری ناوی هنری هرناندز بو او دیگل مابول هاتانو کجی کو او هفکارین کو بردوام بین دیگه برنامه دا و کالا کی گلک بزحمت دیتی خالد فتاح ایترهیلین سندیا هاتینا و چند کسین دینک و آسو جبار هالبد نهاجی نهال پشت کامیریه لی او که هفکارن کود گل من بوینا بیجر چون کس برنامه مدست بیکن جارجارن ام دو کس بون پیک و دما ام بون دو کس ل 2015 هفکاری من بالین صالح دست بیکن لی پیرا معتبر شروانی جانی دیلان حیدر کریم صالح دمیجر بفرا و نوری اوزلم بمرابو برینها و برینها جی هفکانا من هیرو زنگانا بمرابو چند جارا جی سیروان قشون بجداری دی برنامه دا کری افجا دوی دلی وی دا اگر من ناوک جی بیر کربا از داخوازر لی بولید کم چکو از براسی جی نه آماده بوم کو ناوا بیجم
هەلبەت جانی بەڵێن دیسان ئەوژی دیگەل من وەکو بێژەر بوون دوێ بەرنامەدا بۆ دەمەک درێژ مدوێت گەلکی سوپاسیەوان بکەم دەستخۆشیەوان بکەم و بێژم ئەو باشترین هەفکار بوون باشترین تیم بوون ji بۆ بەرنامەیەکا تلڤیزیۆنی بمڕا و نەهاژی ئەس گەلک سوپاسیەوان هەموو هەفکاری دین بەشی کوردی دەنگی ئەمریکا بکەم و بە شێوەیەن جودا جودا راپۆرت دکردن بەرنامە ئامادە دکردن ڤیدیۆ دکردن کامیرە دگەلما بوون تم ئەبجا هەر هەندا یەک جوانە وەکو ئەفکار بیرامەت ئینن محەممەد زیاد یحیا بەرزنجی باپیر شێروانی هەموو هەفکار بەڕاستیژی تەقسیری نەکردن ئاسو ئازاد ئەوژی نەهاڵ نەجی باڵاوی ئەوانە گەلک جاری دیگەلما ڕاستەوخە بەمەڕا دەبوون فەرهاد فەلاحی ئەمش بیر نەکەین کوژی ڕۆلە گەلک مەزن هەبوو پشتی کۆڤید دەبێ بەرنامەدا ئەبجا سوپاسیەکە گەرم بۆوان هەمویان و ji dil hîviya serkeftinê bi wan hemûyan dixwazim û ev bernamen niha bidawîtê lê dîsan ez ê em ê berdewam bin pêkira karekî bikin ji bo xizmeta dengê Amerîka û ji bo xizmeta beşê Kurdî û xizmeta ragihandina Kurdî bi zimanê Kurdî lêre li Washingtonê heta bi şêweyên dî em digehînê ku careke dî digehînê ku bibînin û me bibînin hîviya serketinê hîviya xweşiyê hîviya selametiyê ji bo we tevan dixwazim û xuda hafîz birû desta